ئەوە سەرەکی لە وڵایە کوردستانی ئێمە ئەوەنە پەرە بە زمانەکانی دیکە ئەدرێ بە زمانی دیکە نادرێ ئەوەنە هەوڵی زمانی ئینگلیزی و عەرەبی ئەدرێ احتیمام نادرێ بە زمانی کوردی ئەمیش رەخنەیەک لە وزارەتی پەروەردە ئەبێ زیاتر تەرکیز کاتە سەرەوەی تەرکیزکردنە سەری زمانی دایک چونکە ئەمە زمانێکی دایکە هەموو کەسێ مافی خۆیەتی بە زمانی دایکی قسە بکە. من باوکی ڕیفراندۆم پێم خۆشە زمانی کوردی زمانێکی پارێزراو بێ چونکە زمانی کوردی هەمومان نەزانین زمانێکی بەناوبانگە زمانێکە کە لە هەموو شوێنێک ناسراوە و لە ڕێی پەروەردە و دەسەڵاتەوە ئەو زمانە هەمیشە پارێزراو بێ و دوای ئەوە هەنگاوە نین بەرەو دەوڵەتی کوردی کە سەربەخۆیی کوردستان. لە سلێمانی لە هەولێر بە سۆرانی دەخوێندرێ لە منتیقەی دوهۆک و زاخۆ بە بادینی دەخوێندرێ. یعنی ئێمە هەر یەک وەزارەتمانەیە و یەک وەزیرێکشمانەیە. یعنی دەبێت ئینسان خۆی ئەوە بکات یعنی ئەو جیاوازیە نمێنێ بۆ نمونە تۆ خەڵکی سلێمانی کە ئەچی بۆ دووەک لە من تێناگات یان سلێمانیە کە دێ دووهۆکێک کە دێ بۆ سلێمانی لە زمانی من تێناگات یعنی بەڵام ئەگەر ئێمە سیستمی پەروەردە لە مناڵیەوە مناڵەکانمان فێرکەین بە بادینی و بە سۆرانی بە زمانی خۆمان پارێزین ئەو کاتە هەمومان لە یەکتری تێدەگەین و هیوادارم ئەم خاڵەی من بکرێ بە خاڵی سەرەکی.